خۆشەویستان ئەمڕۆ 10 نۆڤەمبەر بە ڕۆژی گیانی ژمێریاران دانراوە لێرە و پیرۆزبایی خۆمان ئاڕاستی هەموو ژمێریارە ئازیزەکانەکەین هەم لە دامەزراوە حکومەکان و هەم لە دامەزراوە تایبەتەکانیش بۆیە لەم بەشایە بۆوردی قسە لەسەر ئەوواکەین با بزانین ڕۆڵی ژمێریارەکان چییە لە بەرەو پێشچوونی هەم دامەزراوە حکومەکان و هەم دامەزراوە تایبەتەکانیش ئەوان چ ڕۆڵێکیان هەیە لە بەرەو پێشچوونی ئەو شوێنانە اینجا بۆی کە بە چڕۆپی لەسەر بابەتەکە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەبەردکەریممان کردو کە بەڕێزیان پسپۆڕی ژمێریاری و دارایی دکتۆر گیان سڵاو لێوە زۆر بەخێر بێ خێر دکتۆریانمانی باش بۆ سەرجەمی دانانیشتان زۆر بەخێر دکتۆر 10 نۆڤەمبەر یاخود 11 بە ڕۆژی گیانی ژمێریاران دانراوە گرنگی ڕۆژێک بۆ ژمێریاران چییە؟ طبعا عادەتەن بابەتی ژمێریاران وەکو سەرجەم پسپۆڕەکانی تریش دانانی ڕۆژێک بۆیان بۆ وەتانێکە بە ماندووبوونیان بزانرێ وە ژمێریارانیش وەکو بەشێکی تری پسپۆڕەکانی تر لەم ڕۆژە پێویستەکات تەقیم و هەڵسەنگاندنی و ماندووبوونیان بکرێت کە لە ئەنجامی ئەو کارانەی کە ئەنجامێدا هەڵبەت ژمێریار جیاواز لە هەموو پسپۆڕەکانی تر ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ناو دامەزراوەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتیشە چونکە عادەتەن تعاملکردن لەگەڵ پارە زۆر ئاڵۆزترە وەک تعاملکردن لەگەڵ بابەتێکی تریشە زۆرترین محاسبەی ژمێریارێکەوانی ئەگەر شتێک گون بێ لە کۆمپانیایەک لە دامەزراوەیەەکە من وازانم بە تایبەتی لە ئەگەر سەیری کەرتی تایبەت بکەین ڕەنگە وا بزانڕێت کە محاسب تەنها ئەرکی دابەشکردنی پارێ یان بەزێمە زۆر بەستومانەتەوە بە پارەوە بەڵام لە کەرتی تایبەتە محاسب دەرگا بەڕووی و مستەسمری نایان و بەرنە ناکاتەوە بۆی کە بتوانێت چی بڕیارێک بە هەر بۆ خۆی بۆ نمونە محاسب یان ژمێریار بۆ کاری بڕیاردانێکی دروستە بۆچی بۆەوەی کە خاوەنکار بتوانێت کارەکەی فراوان بکات یان بۆ نمونە بچووکتری بکات ئەنی لەمەوە چی لەناو ئەرکەکەی ژمێریارەوە تەنها ژماردن نییە داتاوەرگرتنی شەوانە بەڕبەری کۆمپانیایەکە گەر بێوێت بۆ بەرهێنانێک بکات لە ئیشەکەیان هەنگاوێک لەوە بەرهێنان بچێتە پێشەوە داتای ژمێریارە بێ وەربگرێتەوە وانە من وازانم هەر خۆشی وایە سەرچاوی بڕیاردانی هەر بەڕێوبەری یان هەر خاوەنکارێک ئەگەڕێتەوە بۆ ئەو شیکاریە ئەو ڕاپۆرتە دارایانەی کە ژمێریار پێشکەشێکە چونکە لە ڕێگەی ژمێریارەوە خاوەن کۆمپانیا توانێت بڕیار بە ئایا شەریکەی گەورە کات و یان بچوو کاتەوە لە ڕێگەی ژمێریاریشەوە خاوەن کۆمپانیا ئەتوانێت دیاری بکە کە ئایا لە بەرەو قازانجبوون ناڕۆیان لە بەرەو خەسارەتکردنی باشە دکتۆر کاواتە کێتوانێت بێ بە ژمێریار بۆن منە ئەو کەسانەی کە ئەڵێ من لە قۆناغەکانی خوێندناویان لە ژیانمان زۆر لە حساباتە باشم لە بۆ تەقسیمۆن بابەتانەیە زۆر باشم ئەم کەسانە توان بە ژمێریار یاخود جیاوازی کەسێکی ئاوە لەگەڵ کەسێک بە شێوازی ئەکادمی بۆ بە ژمێریار ئەمە چ جیاوازێکیان هەیە طبعا ئێمە گەر هەرێمی کوردستان وەکو نمونە وەربگرین بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە بەڕێوەی بابەتی خوێندن و یان پسپۆڕی هەرێمی کوردستان تازە بوو و ئەمەش بوو کارێکەوەی بەشێکی زۆری دامەزراوەکانی حکوومەتە و کەسانەی کە کاری ژمێریاریانە کرد بڕوانامەی ژمێریاریان نەبوو بەڵام لە ئێستادا بە خۆشحاڵیەوە بە خاتریەوەی کە بەشێکی زۆری زانکۆ پەیمانگاکان بەشی ژمێریاری تیا هەیە ئێستا دامەزراوەکان و کەرتی تایبەت و کەرتی گشتی شتوانی وانە بۆنە کارکتەری ژمێریاری لە ناو ئیشەکانی خۆیانە بەکاربێنەوە کێنە و کەسانەی کە توانە ببنە ژمێریار بە دڵنیایەوە بە عەقڵێکی بۆ نمونە زانستیانەی هەبێ هەر بۆیە بۆ نمونە بەشی ژمێریاری لە تایپیان لە جۆری زانستە فول زانستیەکان ئاژمارەکرێ وەکو بۆ نمونە زانستی پزیشکی وەکو بۆ زانستی ئەندازیاری و کۆمپیوتەری ئێمە لە زانکۆوە دوو بەشمانەیە بەشی بۆ معلومی ئینسانی کەوە زانستە مرۆڤایەتیەکان و بەشە وێژەیەکان مەشمولن و بۆ نمونە ئەتوانەوە بەشە بخوێنن و بەشێکی دیشمانەیە فول زانستیەوانە بە تەواوەتی علمیە ئەویش بەشە پزیشکیەکان و بەشە ئەندازیاریەکان و بەتەنیشتیشیوە ژمێریاریش بەپێی قانونی وەزارەتی خوێندنی باڵێکێکە لەو بەشانەی کە لە چوارچێوەی زانستە ئینسانیەکان زانستە مرۆڤایەتەکاننی بەڵکو لە چوارچێوەی زانستە بە قووەتەکانی ئەمەش بۆ کاری ئەوەی کە عەقڵی ژمێریارە بێ جیاوازتر بێ لە عەقڵی کارکتەرێکی ترکە بۆ نمونە زیاتر لایەنە زانستیەکە یان زیاتر لایەنە وێژەیەکەیە بۆیە کەسایەتی ژمێریارە بێ کەسایەتیەکی زانستی بێ بە تەواوەتی و کەسایەتیەکی ورد و دقیقیش بێ بۆ چونکە تۆ تەعاملکردن لەگەڵ ئەرقامە بەڕاستی جیاوازترە وەک لەوەی لە تەعامل لەگەڵ بابەتێکی سۆفتایان بابەتێکی بۆ نە کارگێڕیا بکەیت پۆینتێک شتەکانە گۆڕە یەک پۆینت بۆ نمونە من زۆر کات
فێرخوازەکان لە زانکۆڵێن جا دکتۆرەوە یەک ژمارەمان لا بردوڵم کاکەوە 10 ملیارە بۆتە 1 ملیار بۆ یەک ژمارە یەک سفرێک بۆ منە تۆ گۆڕانکاری بەسەرایەنی کاتێک ڕاستەو خۆ نەک ژمارەکە ئەگۆڕێت تۆ سەیری کە لەلایەنی باجەوە ینی بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری دامەزراوەکانی کەرتی تایبەت لە ڕێگەی راپۆرتە دارایەکانی ژمێریارەکانەوە وا ئەکەن کە حکومت بەرەو ئاڕاستەیەکی هەڵابن بۆی کەمترین باج بن چونکە هەموو ژمێریارەکان لە کۆتاییە راپۆرتی مالیانە راپۆرتی داراییانە جامە 3 مانگی بێ 6 مانگی بێ یان ساڵی بێ لەسەر بنەمای ئەم راپۆرتە دارایی کە ژمێریارێک ئامادەیەکا بۆ دەوڵەت لەسەر ئەو بنەمایە باش لەسەر بۆ ئەم کۆمپانیایە دیاریەکە بۆیە ئەوترێت ژمێریار بۆ دامەزراوی کەرتی حکومی و کەرتی تایبەتیش هۆکارێکی نەمانی گەندەڵی داراییە یان بە هەمان شێوەتوانی عکسیکەینەوە هۆکارێکی گەندەڵی داراییشە چونکە ژمێریار بەداخەوە ئەتوانی هەردوو ڕۆڵەکە ببینێ هەموو وا بکاکە بۆ نمونە شەفافێتێکی تەواو هەبێ لە دامەزراوەکە و ئەم ئەتوانێ واش بکە گەندەڵیەکی بۆ نەتەواوەتی هەبێ و کە ئێمە ژمێریارین ئەتوانین بە شێوازێک یعنی ئێمە بابەتێکی ڕەنگە دروستیش نەبێ بە شێوازێک گەندەڵەکان ئاشکرا بکەین کە هیچ کاتێک بەڕێوەبەری دامەزراوەیەکیان بۆ نەبەڕێوەبەری دەستگایەک نەتوانێت ئاشکرای باش دکتۆر نەبەرد لە هەیکەلی ئیداری دامەزراوەیەکدا ژمێریار وەکو کارمەندێک حسابی بۆ کریەوە وەکو بەشێکی جیال لە هەیکەلەکە حسابی بۆ کاری ئێمە لە بەتایبەتی ئەگەر سەیری سیستەمی بانکی بکەین سیستەمی بانکیە ژمێریار دوو موچەی زیاترە لە مۆزەفەکانی تر ئەمین سندوق بۆ نەرپرسی سندوق دوو موچەی زیاتر لە وەر حەزم کرد بزانم هەندێک جار ژمێریار خۆ ئەمین سندوقە ئەو ئەبێ بەیەکەوە هەبن یان نابێ شێوێک نابێت بەجیاواز بن ئەگەر کەمی کارمەند بێ لە دامەزراوەیەکە ئەو کاتە بۆ نمونە خۆی ژمێریارەوە خۆشی ئەمین سندوقە چونکە ئەمین سندوق جیاواز چونکە ئەمین سندوق واتە بەرپرسی ئەو بۆکسەیەکە سەرجەم پارە کاشەکانی لەبەردەسایە بۆ نمونە ژمێریارەکەی بۆ کۆمەڵە ئیشی تری هەبێ ئێمە گەل لە نیزامی بانکی یا سەیری بکەین نیزامی بانکی زۆر جیاوازتر لە نیزامی دەوایرەکانە ئەزای بۆ پرسیارم کرد سەمەسەڵەن زۆر شوێن هەیە ئێستا دڵنیامەوەی کە شوقەی کڕێەوە لێم تێگا بەڵێ کاتێکشتە لە ژمێریارێکار لە خۆی وەسڵەکەشە بۆ کار خۆشی پارەکەش لێ وەرگێر خۆشی باقیەکەشتێتەوە بەوە کۆنیە بڵی خۆی وەسڵەکە بۆ بکاو لە بڕۆل بۆ ژووری ئەمین سندوق لەوێ پارەکە تەسلیم بکە خۆی لە سیستەمە کارگێڕی و دارایەکەیە مەرجە بابەتەکان جیاواز بن وەڵامە ئاماژەم پێ کرد بۆ ئەوەی کە هەلی کاری زۆرتر نەڕەخسیێن ڕێت خاوەن کۆمپانیایەک و بە یەک کەس سەرجەم کارەکان ڕاپەڵێنێ بۆ یەکە بەڵێ بۆی کا بە ژمێریارێکا بە ئەمین سندوقەوەیشکا بەوەی کە ڕاپەردارەکانیشی بۆ ئامادە زۆر باشە دکتۆر ئەم بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا تا چەند کارستانی تاوی کردو بۆ ژمێریار طبعا پرسیارەکە زۆر بەجێیە هەر ئەم بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای وای کردووە کە لە ئێستا لە زانکۆکانی دنیا و لە زانکۆکانی هەرێمی کوردستانیش من پارساڵ بۆ زانکۆی پۆڵتەکنیک پرۆپۆزەڵێکم ئامادە کرد کە ئەو سیستەمی ژمێریاریە تەقلیدیە واز لێ بێنن بچنە سەر سیستەمێکی ژمێریاری پێشکەوتوو کە ئەویش بۆ نمونە ئەکاونتین بای آیT بووە تا ژمێریاری تەکنەلۆژیایانی بۆی بتوانێت تەکنەلۆژیە هاوشێوە بکە یان تێکەڵ بکە لەگەڵ سیستەمی ژمێریاریە چونکە لە ئێستادا ئەگەر هەرێکێک لە ئێمە سەردانی مارکێت و مۆڵ و سەرجەم شوێنەکانی ترکین لە ڕێگەی کاش بە ئەو کاشێرەکانەوە بە سکانەرێک بۆ نمونە تۆ ئەو بارکۆدە سکانەکە ڕاستەوە خۆ ئەو سیستەمە ژمێریاریە هەمووی خۆی تۆمارەکات و هەرچی یاسای ژمێریاریە جێبەجێیەکە لە ناو سیستەمە کۆمپیوتەریە بۆیە ئەرکی زانکۆکانە کە بتوانن جیاوازی بکەن لە نێوانی ئەو سیستەمە تەقلیدیە ژمێریاری کە لە ڕابردووە هەبووە و لەگەڵم سیستەمە تازەیە کە ئێستا AI تەکنەلۆژیا بەشێکە لە سیستەمی ژمێریاری خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستانەوە لە بەشێکی زانکۆکانە ئەگەر سیستەمی ژمێریاریشان نەگۆڕی بیان بوون بەمانە کاملەکەی چونکە گۆڕینی پسپۆری لە هەرێمی کوردستان و هەموو دنیا پێویستی بە کۆمەڵێک کۆنفرانسی زانستیە پێویستی بە ئەرکی قورسەکە وەزارەتە بێ پێ هەڵسێ بەڵام خۆشبەختانە لەناو بەشەکانە لەناو ئەوە قسامانەی کە قسمی محاسبن ئێستا دەرسی کۆمپیوتەری ئەخوێنرێت و ئەم دەرسە کۆمپیوتەرانە ئەخوێنرێت تەنها دەرسی کۆمپیوتەری ژمێریاریە بۆیە گرنگە ئێستا کەسێک کە ژمێریاری تەواوەکە پێویستە لە بەتایبەتی بەرنامە ژمێریاریەکانە لێ هاتوو بێ چونکە پێویست ناکات تۆ گەر محاسبی پێویست ناکە بە تەواوەتی معلوماتی تەواوتە بێت لە سیستەمی کۆمپیوتەری بەڵام کۆمەڵێک بەرنامە هەیە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە کاری ژمێریاری و پێویستەکە هەموو ژمێریارەکان لەو بەرنامانە سەرکەوتوو منهج هەیە بەڵێ بۆ نمونەیەمە بەرنامەی SPSمان هەیە کە ئەتوانێت محاسبەکان بە تەواوەتی ئیسفادەی لێ بکەن بەرنامەی ئەکسڵمانەیە بۆ نمونە ئەو شیتانەی کە محاسبێک پێویستی پێوێتێ بێ ئامادەی بکە بەڵام لە ئێستادا کۆمەڵێک شەریکاتی شەیە کاکاری کە بەرنامەی ژمێریاری ئامادەکراویان هەیە و ئەم بەرنامە ژمێریاری ئەفرۆشنەوە بە مۆڵ و مارکێتەکان یعنی تۆ بۆ نەجار وایە ڕوتە مارکێتێکیان مۆڵێک
ڕەنگە پیاوێکی بەتەمەنیش دانیشت بێ هیچ پەیوەندی بە ژمێریاری وە نەبێ بەڵام کۆمپانیایەکەیە کۆمەڵێک سیستەمی ژمێریاری سی فرۆشێتەوە بە شەریکاتەکان بە مارکێت و مۆڵەکان ئەم سیستەمە ژمێریاری تۆ لێ یەکڕیت هەموو بۆ نمونە ئەو ئایتمانە داخلی ئەو سیستەمە کریتر بەس بە سیکەرەکە لەسەر ئەو سکانەری دانی ڕاستەوخۆ سەرجەم سیستەمە ژمێرەکەت بۆ جێبەجێکە یعنی ئەوەی کە ئێستاەوە زەرری ژمێریارەکانی تایە بۆ هەلی کارەکانیان نێمە تەکنەلۆژیا و کارێکە بۆی کە کەمترین هەلی کار بڕەقسێنێ بەداخەوە سەرجەم راپۆرتەکان باسەوەکەن کە لە 2030 زیاتر لە 2 ملیار هاوڵاتی کە ئێستا هەلی کاریانەیە بێکارە بن بۆ کاریەوەی کە سیستەمی ڕۆبۆتین و سیستەمی ژمێری بەرەوەیان نەک سیستەمی آیتی بەعام بەرەو ئاستێکی باڵا پێشەکەوێت. زۆر باشە دکتۆر زۆر کات خوێندکاران گلەی ئەوە کەناڵەن ئەو بابەتانەی کە لە زانکۆپی مانگاکانی خوێنین لە دوای ئەوەی کە بڕوانامە بەدەستێنین لەنێو بازاڕی کارە زۆر سوودمان لێ نەبینیەوە بۆ ژمێریار چۆنە بە شێوازێک ئێوە کاتێک کە ژمێریارێک بە تاوتی پێئگەێنن ئەو بابەتەیە کە بازاڕی کار پێویستی بەو ژمێریارە هەبێت لە شوێنەکانە طبعاً تێگەیشتنی خوێندکار جیاوازە لە تێگەیشتنی مامۆستا و من واش ئەزانم خوێندکار لە هەرێمی کوردستانە بە شێوەیەک تێگەشتووە کە ئەم کەسە هیچ زانستێکی پێ نەبێت کە ڕۆشتە زانکۆی تەواو کوردی ترم کەسە بە تەواوەتی هەموو زانستەکانی پێبێت طبعاً لە چوارچێوەی زانکۆ مەفهومێکە یان منخوب میتۆدیەکەیە لە زانکۆ تۆ تەنها چوارچێوەکەت بۆ دیارەکرێت ئەوە خۆتی چی لەناو چوارچێوەیە ئانووسی واتە ناکرێت فێرخوازێک بەو نیەتە بێتە ناو زانکۆ لە زانکۆ تەواو بوویتە تەواو دنیا بەڕوویەوەڵا فێرتەکە چۆن فێر ببی تەنها تۆ بۆنم لە زانکۆ دەرگایەکە تۆڕیتە نایوە دنیایەکی زانستی و علمیە بینی ڕۆڵی خۆت گرنگە تۆ تا چەند بۆ نمونە من زۆر کات خوێندکارەکان ئەڵێن ئەی دکتۆر سەرچاوی هەلی کارە ئەڵێم خوێندکاری وام هەیە لە قۆناغیەکە لە سێ شوێن لە ئینتەرویوە لە مقابلە وەرگیراوە بۆی ئیش بکە خوێندکاری واشمەیە 10 ساڵە تەخەڕوجی کردو تا ئێستا دکتۆر ئیش و کارم نیە کەوا بۆ کەوتە سەر ئەو تێگەیشتنە خوێندکاری وا هەیە لە سەردەمی زانکۆ یا فێری زمانەکانی ئینگلیزی و عەرەبیە بێ فێری بۆ نمونە سیستەمی کۆمپیوتەریە بێ ئەمە ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە ئەم خوێندکارە بتوانێت ڕاستەوخۆ بۆ نمونە لە ڕێگەی ئەم ڕوانامەوە بتوانێت هەلێکی کار بەدەست بخا دکتۆر شتێک هەیە بابەتی داشکان نازم ئەی بەستمەوە بە ژمێریارەوە یعنی بەستمەوە پرسیارەکەم ئەکەم ئەگەر هەڵەش بم بڵە هەڵی ینی بۆ نمونە زۆر جار ئەوە زیرەکی لێهاتووی ژمێریارە شتێک بایی 100,000 ئەڵێ بە 9,000 با بیفرۆشین ئەنی 1000 دینار کەمتر یان $100 بە 99 دلار و 99 سنت سەتەکە لایەن قورسە بەس 99کە کە هاتوتە خوار ساوە شتێکی ترە لە داشکانە ئەم سیستەما هەیە ئەوە لێهاتووی ژمێریارێکی کۆمپانیایان شوێنێکی ناوەندێکی فرۆشتنە ئەڵێ بە فرۆشی زۆر شتێک لە قازانجەکەکەم یان ئەمە شتێکی ترە پەیوەندی بە پلانێکی پێشوەختی ترەوە هەیە طبعا لە سیستەمی بازرگەکەم پەیوەندی بە ژمێریارەوە هەیە یان بەڵێ من بخۆم بە حکومەی پسپۆرەکەم دارایی و ژمێریاریە تەسەوری شم وایە کە پرسیارەکەم باش کردووە دروستە پرسیارەکە زۆر دروستەوە بە تایبەتی بۆ تێگەیشتنی هاوڵاتیان هەرێمی کوردستان طبعا کاکاری ئێمە لە هەرێمی کوردستان و کە خاوەن بۆ نمونە سیستەمێکی بە قووەتی ئیداری و چاودێری نییە بەسەر بازرگانەکان و جیاوازە وڵاتەکانی پێشکەوت کاتێک کە تۆ وڵاتێکی پێشکەوتووە کە ئەڵێیت ئەم ئایتمە لە ستا 10 یان ستا 15 داشکاندنی بۆ کراوە تێگەی فعلەن داشکاندنی بۆ کراوە بەڵام کێشەکە لێرە ئەوەیە لە هەرێمی کوردستانە هەندێک کات بۆ نمونە ناونیشانی وابینی لە 180 داشکاندنمان کردووە باشە کاتێک تۆ بۆ ئایتمێک لە 180 داشکاندنەکەی ئەی سەرجەم خەرجەکانی تری چەنە طبعا تۆ کرێت هەیە کارەبات هەیە ئاوت هەیە کارمەندت هەیە خۆگەرمانەی هەموو لە دەربینیتەوە ماینوسەکە یعنی ئەم کەسە لە خەسارەتە بۆیە داشکاندنەکان لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا ئەوەی کە من ئەیبینیم لە سیستەمی سحر و جادووە پێوتێت تەردەستی لە سیستەمی ژمێریشە چاوبەستکردن لە کڕیارە یعنی بۆیە ئەمە فەنیەکە کە خاوەن مارکێت و مۆڵەکان بەکارهێنن بۆ چاوبەستکردن یە لە دەروی وڵات شتێکەکەی بایوەنی گیاتوان یعنی تۆ یەک شمەکە کڕشتمێکی ترەبی ئەم زیاتر چەند ئۆفرێک خستنە بەردەست تەنها ئەو ئیغراکردنی مێشکی کڕیار یعنی تۆ ڕۆیتە شوێنێک ئەڵێم ئایتمەمان هەیە بای 1000 بەس ئەگەر دوودانە بە ئەمیانە بێتە 500 سێدا نەبێتە 250 سەرنجام تۆ دیتەوە بۆ ماڵەوە سێشتت هێناوە کە تەنها پێویست بە یەکدانێ و سیستەمی مارکێتین یان بازارکردن لە هەرێمی کوردستانە تا ئێستا سیستەمی شۆرتلیست یان سەقافی شۆرتلیستمان نییە ئێوە هەرتانش نە بازار بەو نیەتە ڕۆن پیاسێ بکەن و بێنەوە دێنەوە دوو علاقەتان پێ بەڵام تۆ گەر لە ماڵەوە شۆرتلیستێک ئامادە بکەی پێداویستەکانی خۆت بنووسی ئیتر کە ئەڕۆیتە بازار ئەوەی کە باسیەکەی جەنابەت چەند داشکاندن بکرێ داشکاندن نەکرێ سەرنجی تۆ بۆ ڕومە چاوی تۆ وەکو کڕیارێک ناباتەوەی کە ئەو شمەکە ناپێویستیانە بکریت و بێنیتەوە من دڵنیام ئێستا لە هەر ماڵێکی کووردا بڕۆ
دنیایەک پێداویستی ناپێویستێ لە ماڵەکانە کە پێویست ناکات ئەسە 2 کیلۆ تەماتی زیایە لە هەموو سەلاجێک لە جلوبەر یعنی خەڵکی وایە ئێمە ئەوەی دوای حەزەکانمانەکەین زۆر گوێ بە پێداویستیەکان ناین خۆی من ئەمیشەوتومە پارە پەیداکردن چەند گرنگە لەو گرنگتر چۆنێتی خەرجکردنێتی یعنی بۆ نمونە ئێمە لە لارێمی کوردستانە تا ئێستا سەقافەیەکی مالیمانێ من زۆر کات بۆ ڕەفیقان و بە خوێندکارەکان ئەڵێم ئەوەی کە تۆ بتوانی هاوڵاتیەکی ئەوروپیان هاوڵاتێکی تێگەیشت و بخەڵەتێنی لە ڕوانگە دارایەکەیەوە زۆر زەحمەتە بەڵام عادەتەن وڵاتە دواکەوتوەکان لە ڕووی داراییەوە ئەبن بە نێچیری بازرگانەکان سەیری کە سەرجەم ئەو وڵاتانەی کە دواکەوتون زۆرترین بازرگانە بیانەکان دێنە وڵاتانە خەریکی ئیسیسمارکردن بۆ چونکە ئەم وڵاتانە سەقافەیەکی ئۆتۆیانێ کە سەقافەیەکی ئۆتۆیانە لە ڕووی داراییەوە ئاسانە تۆ بتوانێت هاوڵاتیانی ئەو وڵاتە بەرەو ئاراسەیەکی هەڵە بیتووە بەشێکی باشی پارەکانیان بۆ خۆت کۆ بکەیتەوە توێژەری کۆمەڵاتی هەیە توێژەری دەرونی هەیە ژمێریارێکە بێ خێزان داوای پلانی لێ بکە پلانی ژمێریاری پلانی دارایی طبعا کاکاری هەر ئەم گفتوگۆیی کە ئێسەوە پارەیەکمان هەیە موچەیەکمان هەیە بەڵام نازانی چۆن خەرج نازانی چۆن پێگرینەوە ئشکالەتەکە لەوایە وەکو پێم وتی تێگەیشتنی هاوڵاتیان ئێمە زۆر گرنگ طبعا بە شتێکی زۆر سادە یعنی زۆر کات هەرێکێک لە ئێمە پارێزەرێک تەنها بەس قسەمان بۆکە ئامادەین هەزاران دلاری بینێ تەنها بەس قسەیەکە یعنی تۆ پارەی قسەکردن وەرەگرێ پزیشکێک تەنها ڕێنمایەکی بۆ پزیشکی تاکاتۆ بۆ نمونە دنیای ڕەنگە پار و دەفعاتی خۆتی بۆ بکەی بۆەوەی کە تەنها قسەی بۆ کردوی بە تەنیشتی ئەمە تۆ بۆ نمونە ئەکرێ بۆ نەژمێرارێکیش بۆ تۆ نەبێ بەڵام لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا گرنگی بۆ بابەتانە بترێ یعنی من زۆر کات ڕەنگە باس لەوە بکرێ ئەڵێن قسەکردنی فلان و قسەکردنی فلان هەموو قسەکردنێک بۆ خۆی بەهایەکی هەر ئەوەی کە ئێستا ئێوە لە کاتی خۆتان گرتووە قسە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەیان بە بینەرانی خۆتانیەکەن بە هاو گرنگی خۆی هەیە بۆ چونکە ئێوە لە چەندین فۆرمی جیاوازە کۆمەڵێک زانیار و داتا ئەگەێرن بە تەنیشتی ئەوەشەوە ئێمە دنیای سەرمایه‌داری و کەپیتالیزمیە بەشێکی زۆری تاقە و توانای هاوڵاتیانی هەموو دنیا خرجە بێ بۆەوەی کە سەرچاوێکی داهات و دەست بخایی ئەم سەرچاوە داهاتە گرنگە ڕۆشنبیرێتێک و سەقافەتێکی ئۆتۆی هەبێ کە بتوانێت چۆن خرجێکە ڕاست بۆیە بۆ ئەم بە شەشیان گرنگترەوەتانێکە پێویستە هەر تاکیەکە هاوڵاتیەک سەقافەیەکی دارایی هەبێ سەقافە دارایەکە خۆی لە کۆکردنەوەی داهات و خۆی لە خەرجیش ببینێتەوە زۆر کات ڕەنگە ئێستا لەم دامەزراوەی ئێوە جەنابەت و لەگەڵ کەسێکی تریشاکە لە هەمان دامەزراوە داوامەکەن هەمان موچەتان هەیە بەڵام سیستەمی دارایی ژیانتان زۆر جیاوازە کابرا بۆن ماڵێک کاکەم لە ماڵەوە خێزانەکە لەگەڵاکە سەر لە فلانکەش وەکو تۆ مامۆستایە بۆ ئەو سیارە هەیە و خانووی هەیە و تۆنیتە لەم ماڵا سیستەمی دارایی نییە خرجێ ناپێویستەکان زۆرترن بەڵام لەو ماڵەکەی تر سیستەمێکی دارایی هەیە مانای ئەوە نییە کە ڕەزیلەتێکی تەواوەتی هەبێ بینی بۆ دوو مۆزەفن لێک دامەزراوە داوامەکەندانێکیان سەفەری خۆیەکە گەشتی خۆیەکە جلوبەرگی جوانیشی لەبەرایەوە ئەمەکەی تریشیان نەگەشتی کردو نە سەفەری کردو نە جلوبەرگێکی جوانیشی لەبەرایە بەس تەنها خرجێ ناپێویستەکانی کەمتر بکاتەوە ئەوە تەسەوڕم وایە کە ئەمەش پێویستی بە بابەتەی جەنابەوە کە باس کرد پێویستی بە سەقافەیەکی مالێ خەرجی یەک بۆ نمونە خەرجیەکە تەنها لەوانیە کە تۆ بۆ نمونە کۆی کەیتەوە بڵێ من بەس تەنها بە ڕەزیلیکردن دەوڵەمەندە بم نەخێر ئینسان بە ڕەزیلیکردن دەوڵەمەند نابێ بگرەوەی کە لە وەکو ماقولێکی محاسبەی پێوترێ پۆلیسی بانک یعنی تۆ پۆلیسی لە بەردەم بانکێکا پۆلیسی حرەسیت لە پشتەوە ملیۆنان دلار هەیە بەڵام بۆت نییە دلارێکی لە ڕاپێش ئێمە زۆر کەسمانێ لە هەموو دنیا وەکو پۆلیسی بانکوان دنیایەک سامان و پارەیان هەیە بەڵام نەخۆیان نەماڵێن نەمناڵێن نە هاوڕۆشیان ئیسفادە لەو پارەکە باس لە ڕێزیلی نییە باس لە ڕێخستنەوەی سیستەمی خەرجی و داهاتەکانی هاوڵاتیان زۆر باشە اینجا دکتۆر زۆر کات باسی ئەوم کردوتم ئێمە کاچین بۆ بازار زۆر گوێ بە پێداویستیەکان ناین زۆر کات بە تایبەت بۆ ئێمەی خانمان بۆ شێوازین بۆ نمونە ڕەنگە پێویستم بە قەمیسێک نەوێ بەڵام ئەبینم جوانە حەزم لێتی ئیکڕم بۆ بابەتەکانی تریش بە هەمان شێوازە اینجا بە تایبەت ئێستا لە هەندێک لە دوکان و مۆڵەکان بلاک فرایدەی و ئەمانە هەیە ئێمە چۆن و بە شێوازێک بتوانین ئەو هۆشیاریە پیاکەین بۆ ئەوەی کە دوای حەزەکان نەکەین و گوێ بە پێداویستیەکان بین و هەروە مناڵەکانیشمان بۆ شێواز لاە ئەوێ بڵێ خۆمان چۆن ببین بە ژمێریارێکی باش بۆ ژیانی خۆمان تەبعامیش پێی ئەڵێم بە هیچ شێوەیەک ئافرەت واز لە حەزەکانی ناێنێ هەر ئەمەش سەرچاوی ئەوەیە کە ببوون بە نێچێری بازار و مارکێت و مۆڵەکان کە ئەبێ بۆ نمونە بە تایبەتی شتێکی لە ڕووی دەرونیەوە بۆ پیا و ڕەنگەوانە بێ بەڵام بۆ ئافرەت بازاڕیکردن
ئۆتۆماتیکیان لایەنی دەرونی ئارامەکاتەوە یعنی ئافرەتەمە پێی زانست ئیسپات کراوە لە گەورەترین کێشا بێ کریدیت کارتەکەتی بەرێتتر بۆ خۆی بڕا بازاری خۆی کات دێتەوە بە مێشکێکی ریلاکسەوە دێتەوە و ئەمەشمانای ئەوە نییە کەیتر ئافرەت هەمیشە شەڕێک دروست بکاتەوە بڵێ کریدیت کارتەکە منێ بۆی مێشکی خۆم ریلاکسکەم بۆیە من وا ئەزانم ئافرەت ئەمین سندوقی ماڵەوەیە یعنی بۆ نمونە ئەگەر خەرجێ ناپێویستیەکانی زیاد بکە ئەوە سەرنجام پێم وایە لە کۆچایی یا باجەکەی وەرەگرێتەوە چونکە ئێمە لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستانە کە خاوەن سیستەمێکی مالی بەهێزین و ئایدیا یان تێگەیشتنان بۆ دارایەکانی خۆمان ڕێکوپێک و تەندروستی ینی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە ئەم مانگە موچە وەرەگرێ زەمانەتیەوەی کە مانگی داهاتوو موچێ وەربگرێت زۆر کات من باس لەوە کە مەڵێم قەیرانی دارایی تاکە قەیران بووە کە سوودی بۆ وڵاتیان هەرێمی کوردستان بووە چونکە لە بەهۆی قەیرانی دارایی وای کردووە ئەو موچەیە کە تۆ بە مانگێک تەواوتە کرد لە ماکانی ڕابردووە ئێستا هەمان موچە تۆ بە 2 مانگیان بە 3 مانگ دەستکان خۆش